كيسيايا وآزاربونا لما معهم معهم جنوب فسلسلة بس السيميناري بس جنوسايد كورد بس وكان جنوسايد كورد أبينين بس لازم دولة يشتري عن كدوة وأمكانش تكملي كان كسر وجنات بصرة ثانية أيدي بروجكتاوي هادو رحلة وتماوي أم شش مانجدا بتواني بلاتفورم بس كل كيوار بسكن ك لسرح الجراجورة كان كانوا جنوسايد هم ناخذ كردستان وهم كيس كان جنوسايد ولاتاني كتير درشنا كي هم بكسي ناخذ أو استاذنا وهم بكسي يعيش إلى هاتورة استخدام معنا كبانجيش كمتي أما هذا كويك و قرينا ويكبروا راحم لنا خويا وهم تفاهم شغلنا كسر استكان كسر شارع فمكان فنجي نسيت لنا كل بسان ولدير البسان. إما درنا كل بسان وسائل الدولتي ما وسيس على بروجي المودام عن هيا وإنك داعش هذه الثواني هجاب لكن أوراً يعني في مدينة وزير السلام يس البروجي بيسيالش بسيطة غير ناسية أو ثواني هجاب وأوي كده جايك لداعش يا سيد كبر لداعش والله أنا داعش كان في البرلمان الذي سكان السياسة وكمان يدو بتواني تواني جمرباتي تواني جينوسايد ده بيجرا وكاركش زود بسيطة كمان لرين كوسان يرى يا سيد من يا سيد كبر من هي بوم بستر ما يمشوا صالة كيسيايل باوكاني عندك كسي بأزمون دولتي كمان كسي زولش ناوي بأزمون مثل يا سيد من مثل زمان البرلمان لسه كده استبدوا وهذا بروجكت ولا هاتوا اللي استبدوا أو يا سيد بناوي بقى ياخد دري بشوية بوي تصادر بدل كان يقول بس خوي عند الدين كيسي جينوسايد كيسي تاوانج بالبيتيارك ولا بعض أماكن مثل مستوى بين ما وصل هم كادران هم بعد زر برزكان هم دادوران هم داوكان مشكلة ناخذ الدروي الوقت دورة ما بقول كدونا كشون مع مالله لقال أنظر كوانات كان لك إلى الدنيا كان هنا زور قلنا بالناس دقيقة على كوانات كان العراق دامزة أكتر مع شيء قرار كان بكي زوج جواز اللو بريال النودو كان كده ترجع النودو كانت تجيب السيد أو كارك شوية كدادوري لكن لازم بعد دادوري زور بأزمون وباش يعني كل كيش دادوري كده نسي كل عمل مثل هو كده جاي من الشيء هذا الحاضر نعم إنسان تطور لك البروجي وبقي بستير يسافر يعني يسافرين للوزارة هذه وبحاول أن بحاول لو أم سنتي السيمينارية لبتدوين يسافر لك كل شروطات لسه يعني يسافرين وشان دواري دواري جنوسايد دواري كمان كان يجي من سنة بيرو بوكا باك جراوند زيادة هذه القصة أو كشون من أو داريا كان معه كمان جنوسايد وشكله ولا يستهدف الثلاثة أبيش أشتكي وأشيفك أتوقع وكان وياه أقول كسيك هذا كمان جنوسايد باك جراوند في أسرائيل دوباره أشخاص اللي جاي تخيل كشون أنا لا تنسوا كشارو هذا تنجي ونزل بسيط مستشفى أولاً وليس بخير حسن زوج خوشحالي مع زبوني ومشروع وشعبهم وخير الشركة كشركة لنا في كردستان ويحسن الدولتي وكأشياء وكحالي باسيكت بروجي مع أمانتماني بنيادنا ويا دولية تاكي كود كتوانيت تاكي كود كتوانيت أو جوريا يا دولي كود مسؤولية بويكا برسي وسائل برسي أنفعلهم هم مثلاً كوسه كلها نقدر عليه باش بتاعتك هم شو عارفين كل سامكاني يعني ولا كي بود مسكين كبناء شيء سلوا ساسية وفقط أشياء إنه وستي يعني نبراني حاجة كسلوا بس نزار هذا شو كمان أنا بينه وبينه مثلاً
ماسکەکان مەگەر پرۆژێکی لەمەشە بتوانین هەندێک لە جۆرە لایەوەی بۆ تاقیکردن بۆ کنسپی ئێمە دەستپێکەکەی سیمینارمان میوانداری قاف و عەدالەت صلاحەتی بەڕێزیان هاوڵی ئەزموونی دەمێژینەن لە پرسی ناسانی جینۆسایدی دابەشیکردن لە پرسی جینۆسایدی وەداداچوون بۆ ئەو کۆمنت بڵگانی کە هەم لەسەر ئەو تاوانە نەویسانی کە ڕۆژێکی پێشووکەدا ئاگری بوو ئەنجامداوە بەڕێزیان لێدەری خانمان بوون لە جێگرتوەکانی کۆپاتی کە کورد ئاوایی ئێران بوو و بەڕێزیان لە ساڵی 1990 کاتێکەوە دەتوانێت چاراکانی دەستکردەوە کارکردن لەسەر پرسی ئەنفال و جینۆساید و مامی بووە ڕۆوانی بەڕێزیان ساڵانێک لە ئاڵ ئەزمون چاراکان کۆمەڵگەی نەدەیەکی کە کارێکی لەم ڕۆوانێت ئەرکی حکومیشی هەبووە و ڕایشکار بووە لە داژگای حکومەت و پرسی ناوچەی کۆمەڵگەکان و ئێستاش بەڕێزیان ڕایشکاری بۆ دەستەی ناوچە کوردستانیەکان و بەڕێزیان وەکو دوایین کارێکی دیتان یادنانی ئەرشیفی نەتەوەیی تایبەت بە پرسی جینۆساید و بەڕێزیان بۆ چوارچێوەی ئەم سیمینارەیە بەپێوتە سەیری بابەتە هاتەوە و لە ئێستا دەکاتەکاتم بە پاسۆ عەدالەت بۆ ئەوەی کە ڕوانێکی گشتیمان بۆ هاتەوە لەسەر پرۆژەکەی و یەکدیاریشمان نەچێت کە ئەم پرۆژەی عەدالەتان بەڕاستیە هەمێک توێنێکی خۆی هەیە و چۆن گەلی نەتەوەیی و یاڕەشینان هەیە وەکو میزیێنێت لە هەموو ئەو هەڵوەکایوانی کە لەسەر هۆڵۆکۆستیەکان کردووە و لە ئەڵمانیا هاوسن ئارشیڤیان هەیە کە دووبارە کۆمەکانی نازیان چاکۆفرۆتۆ ئەرمەنیەکان بە هەمان شێوە ئەمەش ئەم پرۆژەی بەڕێزیشان کە بۆیە بارەکراوێن و دەستێک بۆمان کرد هەر بۆ کە پرسیشی کردە کە دیکۆمنت و بەڵگا ئەتوانێت زیاتر دۆزەرێت لە پێش لێستا بەڕێستان ئەکان خۆزانتان زۆر سپاس بۆ ناوەندی کوردستان بۆ ئازادبوون هەروەها بۆ هەموو بەڕێستان کە ئەو دێوارەیە لەگەڵ بەڕێستان زۆر خوشحاڵم کە ئەو دەرفەتە دراوەتەبوون کە باسی پرۆژەی ئەرشیفی نەتەوەیی جینۆسایدی کوردستان بکەن. کاتەی ئەرشیفی نەتەوەیی جینۆسایدی کوردستان ئێمە بە چەند کارەکەین لەسەر ئەم بابەتە شەش ساڵەی تەمەنمە کە کارم کردووە لەسەر کۆکردنەوەی هەموو بەڵگەنامە و دۆکومنتاری کە سەردەمی دەکەین بە ئاسا و تاوانانی بەرامبەر بەگەری کوردستان ئەنجام درایە. ئامانجی سەرەکیشمان ئەرشیفی نەتەوەیی 100 ساڵە کە لە دژی کورد ئەنجام درایە سەردەمی باشایەتی کۆماری یەکەم دووەم و سێەم و دەکرێت لە داهاتووش بگەڕێنەوە بۆ ئەوەی کە لە دوای پرۆسەی ئازادی عراقچی بەسەر دێری کوردستان هاتە تایبەتی لەسەر مەسایلی تعلیم و جێبەجێکردنی عەدالەتی ڕاگوزەری. ئەوەی کە دەکۆلانی یەکەمی بەکارمان سەرکردیە 69 شەهر 2003 هەموو تاوانانی لە سەردەمی بەرامبەر بەگەری کوردستان ئەنجامدرا. تاوانەکانی ڕێژاوی تۆریستی داعشە لەژمێر یەزیدیەکان لە تەمەنەتەوایەکانی تەریبی گەری کوردستان لە 2014 تاوانی کیمیابارانی وڵاتی کوردستان لە سەردەمی ڕێژەوی بە ئەسکەرەدانی دەوڵەتی عێراق ئەنجامدرا و لە کۆلانی دووەم و سێمیش کە کاری تێدا دەکەین ئێستا بەشێکی زۆری تەواوە تاوانی سەردەمی پاشایەتیە و کۆماری یەکەم و دووەمە کە دواتر تیشکی دەخەینە سەر. ئەرشیفی نەتەوەیی جینۆسایدی کوردستان چییە؟ ئێمە بۆ بەدوای ئەرشیفی. ئەرشیفی نەتەوەیی جۆهەری نیشتیمانسازیە و بەردی بناغەیە کە ئێمە بتوانین نیشتیمانسازی بکەین یا مرۆڤسازی بکەین لە تایبەتی لە کوردستان بۆ ئایندەی ئەو وڵاتە ئێمە پێویستمان بەوەیەک بزانین مەحاڵەتی چمان بەسەرهاتیە و هەموو ئەو دەوڵەتەیەک لە دواییەکانی ئەو حکومەتەیەک لە دواییەکانی لە دەوڵەتی عێراق بەرامبەر بەبێنی کوردستان چ تاوانێکیان ئەنجام دایە و ئێمە لە ڕابردوومان ئاگادارین بتوانین ئەو هەوانەی کە کردومانە دووبارەی نەکەینەوە و ئەوەی کە بتوانین دنیای ببینین وەکو مەسەلەی نیشتیمانسازی دەبێت سەر چه ئاسێژین. بۆ نیشتێنەوەی مێژوورێک بۆ لەبەشێکردنەوە بە دەرخستنی ڕوودا و مێژوورەکان لە نەوەیەک بۆنەوەیەکی ترا پردێکی پەیوەندی ڕابردوو ئێستا و ئایندەیە کە دەتوانین بۆەوە پردێکی پەیوەندی زۆر سەر و دروست بکەین بنەوە ئەوەی کە چیمان بەسەرهاتەوە ئێستا لەچ بۆ ناخچینەوە لە ئایندە دەبێت بگەین دەبێت. یەکێکە لە پێداویستەکان بۆ قەرەبکردنەوەی زیانەکردووان زۆر استفادەمان لێ دەکات پێ باڵای تاوانەکان
لسرعة مغلبة والدوكومنتاري كهوا يك كان بدأ استكان بقرب كرنويزر روسيا كان قربوي دات جوجي كرنين دات قربي رابزاري دات منامي انتقالي وهذا بتواني قربويزر روسيا مادي معني تشكال قربانيان كينوا هيش تكني أرشيفي نتوي جنوسايد كردستان وأنا عم داخل عم بعرفها وبريادات دات كرورية دات كرورانية هیچ تکنده‌ای داده نمی‌کنه سودی نیه. ولی زور جای ما روبروی مثلا چیروک اگیان او تصرفاتانه دبیری یا توانایی کراوه مثلا بونیونه اینکاری نکن. یعنی دانشی و نبود بس کاری نمی‌کنه نتوانی همون اشخاص کردوا که چی بسیاری کردستان داره. ارشیوی نتوانی جنوسای کردستان لسر سه نما یک میجی می‌داره. اما بس موجود دیگری که کارت سرده میشه. یا سردنی انفال سردنی توانه کم جدا و لایان تشمکه بودی لایان روزنامه نویسان ویدیویی بودی یا هر کسی کتاب بوده او ویدیویی کتاب ویدیویی تجربه و اما نکار سرم بالاتن دکیم وام دکیم وام یجوری استرالی لطالنا مکان کارم بکنم تکریانه لایان وشمی بحثی رکاوی یا سرد مکان تر هموی آوکرای تومار کرایو و برسمی در کرایو مجلس زارچی روزگاردوانه که بخشی سوری مجلس زارچی روزگاردوان حلقات لسر او مجلس راوا و او مجلس راوا یعنی زور جر آمانه دست بخاطر نابسی یکتری و پروژه سور گرینج برهم یعنی هر سیچی دیگه و به تایبتیش بود روزی پروژه و مبتانی که انجام میده اصلی سانکوکان یا هر پروژه مسئله که اما تیم مالیدیستی باید که مجلس زارچی نفرگوار دیگه همان که باقی نامکان ورده و همان که وینو و سودی ورده. گرگی مجلس ایرانشیا لابد برای کاندیار منام نزوری کاتان لیدم بس کشیوچی کشتی زور بکرتی نسیدم. مثلا گرگی مجلس ایرانشیا تشکیلی دست بگویی پاسیم دوستانی یادویی پرورده توجیهی نتوانی بکاری کاریگری سوزداری که از دوستکان وینو ویدیو او بابتامه مثلا یه مبارسه می‌بینی چی حالا همون زور بده کشید زیاد من یه سر بابتا توجیهی ساعت یعنی اتومارکتری ساعت میجویی کان عند ساعت میجویی لیا براستی دست کول شو بسیاری چیه اتومارکریا اما گرینگی خویه و نسانی جنسای دنیای درش گرینگی میجویی نسال واقعا تو مرکزی میجویی برای کارکنان این کاری زور استفاده داشتنی که و پرورده توجیهی براستی نسانی کلتوری افشاری کردن دادن بودیم. مجلس زارچی گرینگی کاری همه اگرانوی یادواری و کومالکات او یادواری کوی دیگر توجیه بسیاری اما حالشان لگالی او هستو سوزو او من دجیل برای و دتوانین اما جایش که ما لگالی چیرینو یا من بسرعتی مثلا دور شمسه واو یا مثلا احمد بوشی وی بسرعتی یعنی همه او مثلا دتوانین مثلا باسی عمری خاور که قسم کشکاری مثلا دتوانین باسی او بابتان کردن اما یادوریشی به کمال مستقلنا کمالگای کردستان در نوعی برجستگی جنسی کسیه و در نوعی دیگه مشترک آسوزی مثلا بابت برای گرگونوی این کاری جاری شده بوله دیر نکردن به هستگی ناسنامه توایتی آموزشی کردن دست بردیم. دستگاه ارشیوی نتویل سرچار بنمای سرچی سرچار سیستم استانداردی نتویل به استانداردی نوواتی کار کرد. اما بسیار دو سیستم مرکزوار براستی که نام زور تشکیل خمسانی برام لسرچ اساسه که یک کوپردوی هم باگنامو زنگاری کارن بینه ویدیو و شوی الکترونی چاپ کرد دو عمل سازی و رکستنا همو باگنامو کارن و فرست کردنی هم باخت کردنی هم لسر سیستم استانداردی نگوتی سیام گیاندنا که من دست منطقه کردوی سابو گیاندنا وبسایت که من دارم ولی سر اساسی که چیزی دوست که نمی پروژه ارشیوی نتویل درجه یک کراوان تامرکان اصلی شروع سایت جغرافیایی و کمال کینابرانی حالتجو همو کاربران می‌دهد برای کار. شوهرم انجام دادن می‌کنیم و
كمان بزمان كان جان كمان أوصل تلاشار زمان تركي وعربي وإنجليزي وفارسي أما شكر له لما أو شش صالحي ليه بنستقبل كربا أم نستوى بشانات كأم نستا إما هم أوشاني كده بس كانوا دكتور تكاني هي يعني لسوانين دوشة بس كده تواني يقول بيسوي على دكتور تلازم يصف شسمه تاوانا وياها كسينو كسيمسلمان مسيحية ولا كوزي كمان مشكلة تواني الشغل كأنا مثلا حتى شش كسلنا أشكال تيسو كذا هم يجون نتاعهم ما وصلنا في كردنو إعلام يسوي شيء يقول لك بعد سنة كس حكم إعلام ولا شو بعد كس لو هي كشرة وأما يكملوا بساني كذا شيء يقول أوراق من الخزانة كمو خش شنو بيجي كشرة وبارستي بمباركتني خلاصية حتى شاب بمباركتني هالشيء حتى شاب جلسة كذي في كنا بارساني كنا مبارك وكويسي ويا لأن الرجال بس دستي لو تصاريح كنا بريش لو وطني بريش ندى بعرس يعني أول شيء هالجار شكله ما كوش ذكره يا تواني برامبر أنجام بدن نمرج كنا برامبر بيزي ولا إيران كونجي كان عشقنا كشيرو ككيدي من بريجا ولا جركتي لطجية من أقدمت جلساي كيمياء باراني هرجيها جلساي أنفال العشق وناركي جلساي روحان بشار وقاسمي سورة بني خمسي صادقة كيمياء باراني أردوها ورحول الشاربانا ونجدر باصوين أنفال ميكموينا كالشاربانا الأردوها بني كيمياء باراني كاينا جلساي وقاسمي سورة بني خمسي بشدرة كيمياء باراني كبرينا مكان الكردستان لسردري رجيمي بعد بسطة أشكال بينجا كيميائي مثلا عين مثلا عين الكردستان يسا درجة وباران كيميائي كرايا اما زيادة بيستظهر قرباني من دارنا يعني ما هو في كيمياء باران كان بس يعني الكردستان ده دول ما كان يستكاني بشامل فكان رئيسي تدريب أكيد كباسي شيء نشطة في وزارة السيدة لأن هزار كس قرباني مثلا تغييرات في الوقت تعيين وقت تعلمنا كباسكا سجلوا بالسمشياني يعني بس صدان تونغرين بحسب بقينا معناها بس لو أنا بشيء تعرف جديد كائن تعرف تصوير كائن لما لقى كائن اللي جاب بس الموضوع مثلا جنبات الكوتين دي بس الزمان مبيه بس أو السياسي مبيه إخباري ليك يعني عشان كده أما نشرب في ماركايا لا شيء نشرب المزارع سير عبارين يعني كردستان كان بين الفازي الشعبانية وكورونا كورونا أما نشرب همين في ماركايا أما بس كيمياء باران أما أولستانية متقنية كرسل كيمياء باران كارمان ذاكرية لهرم كردستان لأسبالي هزار وصوت الشطاحات يعني لا شو كهشطاحات أنا هشطاحات ده ده بعد أنا كان كيسي أنا قال سري تومار كرايا هشطاحات أما ذكري هو هشطاحات شيء جبل كردينه أما لا فبنجوحات شين تومار كرايا كيمياء باران كرايا هشطاحات فيه وهم نبي يقولون مش نبي نشتغل كمان نبي مش ما سري بس التاريخ فاضي شوي حتى كو مانجي نوي شاربي شوي هشطاحات بدوام هو كيمياء باران لو نشارك بيرد تومار كرايا كيمياء باران السردمي أنفالية كدوة أنفالية بديستريكشن كيمياء باران كرايا بوشوي كأول بيشوكان يدبران بريدان مشرايا لا أنفالي سي شوار إيش حق أمر شرط كيمياء باران كرايا مش سوشش في النوجي كتوا لا هذا إيش شارو دسبيلك هذا سوشش هشتا أنفالي بعدين دسبيلك أما كيمياء باراني نمشكاني كردستان أنفالي هشتا صوت شوي أنفالي بعدين كيمياء باران كرايا مثل قطعة شيسور بعدين للشياكان للشياكان للأمريكان برجع كيمياء باران يقولون عندنا هو كيمياء باران قرباني شيزوري وكتير لدرجة بعمل شوا دفعني بينهم مثل رباعي بعدين كيمياء باران كرايا مثل رباعي والجزيرة
مسؤول بيدرج كان ورئيس وزراء المسؤولية كنت دنج الدنيا دروا نبوك طبعا نبيك الدنيا دروا لبيدنجدان هروا ما وتوفيكوا كأمنا الصفشة ككيمياء برانك لبادينا اما كانوا كردين لسكيمياء براني وشالات كردستان لسدني الشرقي العراق وشالات كردستان لشاري سردشتا كالمانجي الشاشي مشتاقاتكو ناوچه هورامان شارحي ومتشاه سر پارزگای کرمان شابو سر پارزگای سنا کندی در آخر زکریا و رگای نوان من مرزی و دیزلی و بیگرا گندکانی نزید مریوان بون پارزگای کرمان شاه جاره چکن ناوچه دالا ها گندی زرک قربانی جی یک جار سوری بیکوتوا و بجمارو و آنحمیه یا کیمیابرانی اروپای آورخول تجار چکن لبلاش اشارات بکر آورکانی انفالیه کمال دی حفت یشتا حشد بسريان داتيا أما لمسري كيميابران هم متعاونين كباس الكرسدين سر مسري دوربكو مكان كهم ما نقول بيسبر مجكر دو ودمان نايا هم دوربكو مكان كتايس كشف ويان دليل كشف بيت وحويستي على بلدان دوربكو مكان أو دليل أن كسر مقابل جماعي كوي كرديتوا براستي جوازي بدل شاري كيما باسي بكني گورو کمالکان زیادتر در سطحشته گورو کمالکان کردن برای متوان زور من سردهاتی همون توانانی که سرتا و واسم کرداوا در سردنی که پروسه دادن پروسه مقابل رژیمی باس سیبیلی آمریکی که سواتی مدنی بود در RCRO امانه هستن وزارت بشی معفی رویا و وزارت معفی رویا کردستان پاریس لسر موقع سياسات يدوري بحكومة الناس نشان كردوا كهيا لا و دساني نفكرتش عراق بداية شيء دورة بحكومة كان وصفك لا وجنا من الدولة كان أصل الدنيا كحمو وجود دورة شيء بحكومة بالوزراء تايستا جماري دورة بحكومة كان يقول أما أول ستيتري ردام لها أما دليل المقابل جماعي عراقا كبجدي زور غادي يقول كردو وهداك وستا زيادة همو وشتاني برو كردو كتايبات برو كان كويتا لإنتفاضي شعبانية كعرب كان يشتريانية بجملة الإنتفاضي الشعبانية كبيانة غوري بقومال يعني وهو عن بلسي حتى شيء صار كسيان الإنتفاضي الشعبانية للزواج إعلان كريمة الغوري بقومال وبابتانا مرة بشيوتي يشتريان دتواني برين هداك وستا لو صار موقعي بس صحيح بوري بكوما كل ده بيسمو الجمهور بوري بكوما يهون دايتوا توي رفاتي جرامي بوري بكوما كان يقول كتاكو استا لمجموعي بيس 5000 فيني صوتوا 10000 انفال 8000 بارزاني و 5000 حلبجة كبشر شزوري عندنا بوري بكوما كان ده حتى كويستي 5000 في صوت وشيء صحف وقاعد في ل 2010 درس يعني ما بقاش يرجع زورة بس كنت نتواني استفادة لما بتذكر كنت نتواني خميلي بخوا لأسل حكومتي هاي لأسل وزارة الشيلان ولا حتى الدماء وإلى صعيد ولا ما كانش معرفة اتصال وزارة شاشة بس درجة بس كل بسيطة يعني ما كل بطولات كعراق ليه هم الغيب ده كنت نافعني و دستي فاتت سري كبير براي كاتوا بسرعة ومعها يعني عالي كاتوا هو عمل كتمشي يردكم مثلا بقول هنا كارتون كباسي شعر مرتقب كدوا شعر بوري بقوم كدوا لكن لما بيس بوري بقوم ما هي كارتون حتى كويسلو بيستيلا كشلان كاملا السليماني أنا نوجدوا هذا كويسلو بوري بقوم ما زيادة أقوال كبرم ليرة على باسي شواري كدوا إذا أواني تريش مثلا باسي دوشي كنا كردو كان كل البيت كروسي أصلا كعرف شان بوري بقوم يعني بدرا خد أبطال بوده بمشي وين مثلا أجربين أو مقابلين كم توزر ندي على مسألة كل كردين وبعدين أو نسي كم ليرة عملا كردوا أما نوتدو هذا بسوتشار همو بوري بقوم لانين كل كان تاكل استام مثلا دوزار كوا عادي دوا وسيرزار بس وش اسمه هذيك باسكت هم يبغوا يقولوا بيستحيوا والشركات الجارة لشندرا وحبوا عشان
چەند گۆڕی بە کۆمەڵ بووە لە چەندی وفات تێدا بووە بۆ لە کەنجێ دۆزرایەوە و گەڕانکرایەوە بۆ کوردستان کە ئەمە بەشی یەکەمی بوو بەشی دووەمی ئەم باڵەتە کاملشی دەکاتەوە نقطەکە منطقەکە لە ڕووی جوگرافی لە ڕووی زانستی منطقە جوگرافیەکەی کامل دیاری کرایە کە ئەوڕۆمانە دەچێنەوە ئەوانەی تریش مەسەڵەن ئەلموسەلەن باسی منطقەی سەماوە و موسەلای کردیە ئێمە سی گەڵی بە قەڵەی خۆیمان دەبێیە هەتاکو ئێستا بەس باسی چواردەدانێ کردووە یعنی لە کاتێک ئێمە سی گۆڵی بە قەڵەمان هەیە لە سەماوە دەست پێ کاتە دەگات سەکەش هەر بۆ بابەتەی بۆیە ئەمە پێم وایە دەریێکارێکی جدیتر بکرێت لەسەر ئەو بابەتانە کە بتوانین ئەوە بۆ زووترین کاریش ئەو کتابەکەم لە ماوەی داهاتوو بڵاو بێتەوە لەسەر مەسەلەی گۆڕە قۆڵەکان کە هەموو زانیاریانی لە چی لەسەر گۆڕی بە قۆڵەی کورتەیان لەوێنەوە بڵاو کرایەوە دەکرێتە بەردەستی هەمان و لەوێ لە شیکردنەوە کردێن سەر مەسەلەی قەرەبووکردنەوەی کە سوکاری قوربانیان چۆن دەتوانێت شیاندنی بکرێت چارچەوەی عەدالەتی ڕاگوزەری و دەوڵەتی ئەڵمانیا بەنمونە هێناوەتەوە لەو بابەتە. ئەمانە کێسەکانی کوردن لە دادگای هەوڵای تاوانەکان قەراری وەرگرتووە. جەنوسایدی پەیەکانە، جەنوسایدی بارزانیەکانە، کیمیاوەرانی هەڵەبجەیە ئەنفالە، ڕاپەڕینی گەلی کوردستانە، پاکتاری ڕەگەزی تەفریق عەرقیە، ڕاگواستنی زۆربەی خەڵکی پشدەرە، ئەوەی ڕاگواستنی زۆربەی و ڕووخاندنی سێ ساڵەکە. لە بێژگە لەو دوای ئەخیری کە هەمویان قەراری جەنوسایدی بوو تاوانی دژەبڕۆبایەتیان وەرگرتووە ئەو دوای ئەخیری قەراری وەرگرتووە بەس دادگا بۆ دادگای ئەحاڵە نەکراوە کە بڕیاری کۆتایی تێدا وەرگیرێت. جا ئێمە تەماشای ئەو هەموو کەیسە بکەین ئەو هەموو کەیسەی گەلی کوردستان جووەکان توانیان بە یەک کەیس دەوڵەتیان بۆ دامەزرێت بەس کورد هەتا کوردستان نەیتوانێتەوە سوود لەو حەفت کەیسە وەربگرێت کە هەموو تاوانی جەنوسایدی و جەنوسایدی دژەبڕۆبایەتی وەرگرتیان و تەنانەت کۆمەڵگەیانی دەوڵەتیش پاڵپشتی سەرەکی بێ بۆ لەسەر ئەو بابەتە تەنانەت کوردی دەوێت لە چارچێوەی وڵاتێکی داگیرکرد لەو حەجمێک ئێستا باشووری کوردستانی وەکوو هەرێمێکی هەرێمێک ماف دەسەڵاتیان پێدرا کە بتوانن ژیانی خۆیان تێدا دەستەبەر بکەن و حکومڕانی خۆیان بکەن لەسەر ئەو بابەتە. مثلا ئەوان پشتگیری بۆسنیان کرد، پشتگیری ڕوانیان کرد، پشتگیری جووەکانیان کرد لەسەر ئەو بابەتە. مەسەڵەن لە بۆسنە گەورەترین سەندەری بوو سەر شوێنراوەکانیان دانا بە پشتگیری هەموو بابەتانە هەندی ئێمەش گۆڕی بە قۆڵۆمیان نەبوو، هەندی ئێمەش قوربانیان نەبوو، بەڵام 36 وڵاتی دنیای یارمەتی و باجەتی مالیان دەدەنێت بۆ پشتگیری و فینانسیرەوەی هەموو ئەو ئێسک و کورسکانە. کۆناغەکانی دووەم چ بووە لەسەرەوەی کارمەکارمان لەسەر کردووە تا ئێستا ئەوەندە کەیسە لە سەردەمی پاشایەتی لە 1938 تەواو بووە ڕاپەڕینی 6 ئەیلولی 1930 بەردەرجی سەرای سلێمانی کە بە ئەیلولی ڕەشنەوە بەناوبانگە تاوانەکانی دژەبڕۆبایەتی دژ بە حەقەیە لە 1930 تاوانی جەنوسایدی دژە ئاشوریەکان لە 1933 تاوانی کۆمەڵکوژی دژی بازاریەکان لە 31 تا 36 کە بە ڕاپەڕینی یەکەم ناسراوە تاوانی کۆمەڵکوژی ئێزیکیەکان لە شنگال لە 35 کە لەو تاوانەی 200 کەسیان کۆمەڵکوژکران تاوانەکانی کۆمەڵکوژی دژی بە بازاریەکان کە بە ڕاپەڕینی دووەم بەناوبانگە لە 40 هەتا 45 تاوانەکانی سەردەمی کۆماری یەکەم و دووەم تا ئێستا کارمان لەسەر ئەوانە کردووە تەواو بووە لە سای دڵاوی یەکەینەوە لە ئەو فترەی کە دابێت تاوانەکانی پاکتاوی ڕاگەزی ڕاگەیاندنی جەنگە لە 59 هەتا 63 تاوانەکانی جەنوسایدی کوردستان بەدەست حاسی قەومیە لە 63 بە تایبەتی زۆر تیشمان خستیتە سەری تاوانەکانی کۆمەڵکوژی دادگای کوردستانە لە 64 هەتا 68 و تاوانی ڕاگواستنی فعلیەکانە لە 69 مەسەڵەن رۆلی فعلیەکان لە 36 مەسەڵەن ڕاگوێزران یعنی یەکەم ڕاگواستنیان چەند کەیسان بوو لە 36 ئەم تاوانیان بەرامبەردا جێبەجێکرایە دواتر لە 69 دواتر هەتا 71 جەنوسایدی گەورەکەیان لە 80 بوو لە ماوەی 10 ساڵی پایان بە پێیان پڕۆگرامە زۆرەکانی سەردەمی باس کە 8000 باڵغێکی کۆمەن تێ لەسەر فەیلەکان. ئەنجامی من چییە؟ ئەم ئارشیڤی نەتەوەیی بیرۆوەری دەوڵەتانە لە کۆگایشی بیرۆوەری جیهانی دەیگەرێت وەکوو ئەمە مەبەستم چییە؟ وەختی هۆلۆکۆست بیرۆوەری جیهانی بۆ خۆ دروست کردیە، بۆسنا دروستی کردیە، ڕواندا دروستی کردیە، ئەگەر ئێمەش بتوانین بیرۆوەریەکی جیهانی بۆ خۆمان دروستکەین بە ڕێگەی دامەزراندنی نووسەخانەیەکی نیشتیمانی گەورە
بەڕێگای نەمەمەندێک بەڕێگای ئەو یادەوەری کە کۆمەڵایەتی ئێستا وەسمی ناشی لە پێناوی جیراوە ئێمە دەتوانین پێکەوە ئەو هەنگاوەکانمان لەگەڵی بوازینەوە و ئەوە لەگەڵی شاڕێنێ لەگەڵەوان بەشداربین ساڵانە دەتوانین لەو بیرەوەریانەکانی سەر بکەین ئارشیڤی نەتەوەیی پارێزەری شناسی گەرانە بەناسین و بەهێزکردنی شناس کۆمەلگای هێزی پاراستنی بەبێ بەهێزکردنی کۆمەلگای هێزی پاراستنی نامێنێت وەکو ئەوەی تەقریبەن ئێستاتەی کەوتوونە بە تایبەتی لە بواری گەنجەکانمان کە هێزی پاراستن لەناو توێژی گەنج نەمایە و زۆربەی هەر زۆریان مەسەڵەن کە کامێرەیەک یا شتێک دەچیتە بەردەمیان مەحی ڕۆژێوی سەدامەکە یا دەڵێت سەردەمی سەدام شقاتە هەزان بووە یا مەسەڵەن کارەبا هەبوو یان هەر شتێک لەسەر ئەو بابەتانە یعنی مقارنەیەکی زۆر بێبایەخانەیە بەڕاستی لەسەر هەموو ئەو تاوانانی کە بەرامبەر لەگەڵی کوردستان کرایە بۆیە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان یا گەلی کوردستان لە پاش دامەزراندنی حکوومەت و پارلەمان تا شتێک دەست پێکردووە یەکەم جار مەسەلەی دانانی موزەخانەیەکی گشتی بە سەنتەرێکی ئەرشیڤی نەتەوەیی بە لەسەر مەسەلەی جنوساید دابینکردنی قۆناغی عەدالەتی ڕاگوزەری بە عەدالەتی انتقالی بەردەستبەرەوەی ڕاگوزەریە بۆ دەتوانین بەوان بناغەی نیشتمانسازی مرۆڤسازی لە وڵاتە بەرزکەینەوە دەزانین خەلەل کێشەمان زۆرە لەسەر ئەو بابەتانە بەس هیچ کاتێک درێژ نییە بۆ چاکردنەوەی هەموو ئەو بابەتانەی کە هەمان بووە. ئارشیڤی نەتەوەیی دەبێت ئەوەی بڕیاردانی دروستکە ڕابردوو و ڕوودا و سەرهاتە مێژوویەکان ڕێیەتی حکومەتەکان دەدات بۆ مؤسساتیکردن لە دەربڕزگاکانی. بەداخەوە ئەمە هەتاکو ئێستا مەسەلەی بە مؤسساتیکردن لە هەرێمی کوردستان نە لە ئاسیاڕات نە لە ئاستی کوردستان تەواو نیە لەبەرەوەی ئێمە ئێستا نەمانتوانین دەستگاکانمان بە مؤسساتی بکەین. ئەو نەبوون بە مؤسساتی دایم پاشە گەشەدەدانانی بەرنامە و پرۆگرام 4 ساڵە 8 ساڵە 12 ساڵە گۆتخایان و پێشخایان بۆیە هەر وەزیرێک بەسەرن دەچیت بۆ وەزارەتێک نابێت نەبینم کە بە گشتی باسەکەم ئەم دەستگایە لە پاش خۆشتنیوی هیچ شتێکی ڕابردووی تێدا نامێنێ دەریجارێک لەسەر لەبەر سەفر دەست پێ بکرێتەوە کاری لەسەر بکرێت جا هەر 4 ساڵە چکەری سال بەرنامەی 4 ساڵی پێش بەڕێوەدەبا و هیچ داهاتوێک نییە. بۆیە من پێم وایە ئێمە کار بکەین بۆ مەسەلەی بە مؤسساتیکردن. ئەوەی دەمەی تیشکی بخەمە سەرەی مەسەلەی عەدالەتی انتقالی لە هەماندا پەروەی ڕاگوزاری لە سەر پێی بنەمای سەرەکی کارەکە بە زۆر گرنگە بۆ مەسەلەی کە بتوانین وڵاتە پێش بکەین. یەکیان لەڕێدا پەروەی ڕاگوزاری لە دوای هەموو تاوانەکان لێک سەزاداری تاوانبارانە بەس هەموو شتێکیش سەزا نیە. يعني أنا زور خارج قريبة بحث زور بالإنجليزي لهم كذا دولة لأن نمت يا دولة مسخانة اجتماعية لهم كذا مسألة بروجي قرب كنوي مادي ومعنوي كمان تاك بس أنا معنوي ترى مكرمين أنا مادي ودلاني بمؤسساتي كلنا لسر الله تعالى ودحني كمان شروط في كل الكلمة لسر أمبا بثاني كمان كاري لسر فين بويا من بمايا أوي بيجوا هذاك ويستان أو تشير كان يوصل أو بعض تكلم بس كان مثلا بس كان يشتغل بس باراستنی همه بکنیم برنامه‌ای دیگر و بسیار کنیم. واستی هدفی سرش قومه. یعنی یک هدفانی که بخوام لجامه و یک دانانی دستگاهی دامزراوی که بس او دامزراوی اگر دولت بیکا حکومت بیکا طبعا درندی و برچاوی زیادی بیه سر و بابتانه که بدیه تیشکی خاطر سنه و بکن آبشتی تاو. بو رایشی جهانی زنیاری که سرطان نکان خود کرد و نکومنتی آمکان لأن السيستم داتابيس نعمتي است أرشيف كافية بمسألة داتا مسألة أو سيستم داتابيس نعمتي مانه سيستم داتابيس نعمتي مقول استشار بنما يسرچي كاركا كهمي كوكر أو كوكر نوانا دشتنا مخزن شجورة لأن وكان من مصر كهم أو قرباني كذا كنا قرباني كاري عند سبب مثلا أجر كسر ناري گۆریزار ببێت گۆریزار کێ بووە کچی چێ بووە و چونکە لە بەڵگەنامەکان باس زۆر بە ئاشکرا لەبەری دیکتاتۆرەکان هەموویان لەسەر پێک
برنامه کارێکیان بۆ هەموو شتەکانی خۆیان دەکەوێت دەکەن و ئێمەش ڕژێمی بەعسەوە ڕژێمەکانی پێشوتریش هەر تاوانە چەند بەرامبەر بەبێت کوردستان کردێت زۆر بەڕەسمی و بێت ترس و بەجرئەتش ئەوە تۆڕایان کردیان و ئێستا بۆ نێوەمایکەوە دەزانین کە گەلی کوردستان هەروە لەبۆشایی قسە ناکەین کە بڵێ تاوانی هەڵەبجە چۆن ڕوویدا بەڵگەنامە هەیە نزیکەی 3200 بەڵگەنامە ئەوە هەر بە مەسئلەی ئەوەی کە بەیانیش یادی هەڵەبجەیە سەر ڕێز و نەوازشکۆڵانیش دانێنم 3200 بەڵگەنامە هەیە لەسەر تاوانی هەڵەبجە 8000 بەڵگەنامە هەیە لەسەر فێریەکان 9000 بەڵگەنامە لەسەر ئەنفال هەیە و تاوانی دژەلۆبایەتی و هەموو ئەوانەی کە ڕاپەڕینی بەری کوردستان بە شێوەیەکی گشتی ئەم 30000 بەڵگەنامە لە ماوەی 26 ساڵ دەکۆمنت کردێ بەپێی ڕۆژ و مانگ و ساڵ بەپێی ئەوەی کە لە شوێنێک دەرچووە سەرکایەتی کۆمارە بەیانەکانە ئەمنی عامەیە ئەمنی شارەکانە بەو شێوەیەی کارێکی زۆرمان کردێت و بەشێک لەوانەی کە پێشانی شەودا یەکێک لە زۆر بوونەکەیان وەزارەتی کاروبارشەی لە ناخەڵکراوەکان هەوڵی جدیتردا بۆ بەدەباشن دۆزیەوەی لەسەر شوێنکراوان لەناو گۆڕەپە کۆمەڵەکان حکومەتی هەرێم ئاشتی هەوڵەکانی ئاشتی لەدەمەی جنۆساید کرد ئەمەش بەس هەروە من پێشان دەدەم لە کۆتاییش سوپاسمان دەکەم هەر کەسیش هەر شتێکی هەیە ئەمەی کە لێرە دەڕوات ئەمە سایتەکەمە سایتی پێجێنێن دۆتکەی ئاتی بە 4 زمانە ئینگلیزی و کوردی و عەرەبی لەسەر هەموو تاوانەکان بەشی کتابخانەیە بەسی ریسەرچی هەیە بەشی دۆکومنتەکانی هەیە و یەک بێت لە هەموو تاوانە هەمە سوودەوە لێرە دەتوانن سەیری بکەن و سوپاسمان